ئومێد یەکێکە لەو پێشمەرگانەی کە دووجار بە فیشەکی قەناسی چەکدارانی داعش بریندار بووە و هێشتا سەنگەرەکانی بەجێ نەهێشتووە. دوای چاکبوونەوەی دووبارە گەڕاوەتەوە سەنگەرەکان. ئومێد نمونەیەکە لەو سەدان پێشمەرگەیەی کە برینداربوونیان نەبووتە هۆکارێک تا سەنگەرەکان بەجێ بهێڵن. چواری بەیانی بوو بە دوو فیشێکی قەناس من بریندار بووم لە مەلا عەبدوڵڵاوە. دوای ئەوە هاتمەوە هەر فترەیەک زۆر کەمی برد، هەر بڵێن پلاتینەکە بە قاچمەوە بم توانیم هاتمەوە بۆ بەرەکانی جەنگ دوا بە دوای ئەوە و بەڵێنیش ئەدەم دیسام بریناریشمەوە هەر دێمەوە. بەپێی ئامارێکی وەزارەتی پێشمەرگەی حکومەتی هەرێمی کوردستان لا سەرەتای شەڕی داعشەوە تا ئێستا نزیکەی 7500 پێشمەرگە لە سەرجەم میحوەرەکانی شەڕدا بریندار بوون. لا سنووری کەرکووکیش جگە لەو پێشمەرگانەی کە برینەکانیان زۆر سەختە، سەرجەم پێشمەرگە بریندارەکان چوونەتەوە سەنگەرەکان. شێشێکی داعشە بریندار بووم بە فیشەکی بکەیسی، پاش برینداربوونم بە زووترین کات گەڕامەوە سەنگەرەکانی پێشەوە و ئەوانەی من بیناسم هەمویان ئاوا بە زووترین کات گەڕاونەتەوە بەرەکانی جەنگ کە دوای برینداربوونیان. سەرباری دواکەوتنی موچەکانیان بەڵام پێشمەرگەکان دەڵێن هیچ شتێک ناتوانێت فشاریان لەسەر دروست بکات و سەنگەرەکانیان پێچۆڵ بکات. ئەوان خەمی خاچیان کردوتە پێش هەموو خەمێکیانەوە. ئەو پێشمەرگانەی لە شەڕی داعش بریندار بوونە و دووبارە هاتوونەتەوە سەنگەرەکان وە خۆیان دەڵێن تەنها بەهۆی یە خاڵێکەوە بووە، ئەویش پارێزگاریکردنە لە خاکێک کە دەیان ساڵە کورد شەڕ لە پێناو پاراستنی ناسنامەکەی دەکات. هەڵکەوت عەزیز ڕوودا و باشووری کەرکووک.